کۆڤید-19 پەتایەک تا ئێستا چارەسەرەکەی نەدۆزراوەتەوە. هەرێمی کوردستان چەندین کەس هەڵگری ڤایرۆسەکەن. ئەو ڤایرۆسە قوربانی بەدوای خۆی داهێناوە. ئەم پزیشکە ڕایدەگەیەنێت جارێکی تر نەخۆشخانەکەیان پڕ بووە لە هەڵگرانی ڤایرۆسی کۆرۆنا. داواش دەکات خەڵک خۆی لە شوێنی قەرەباڵغ بپارێزن. بەڕاستی ئێستا وەکو خەستەخانەکەمان فول ئۆف نەخۆشە، ینی تەواو نەخۆشی تەواویتی تێدا، هەموو نەخۆشێک پڕە و چەند نەخۆشێکیشمانەیە ئێستا کە بەڕاستی تەندروستیان ناجێگیرە، بە تایبەتی نەخۆشێکمان کرد لە دوێنێشەوە لە چەند سۆشیال میدیا و لە سایتێکە بڵاوکراکە باسی باش نییە. بەڵام خۆشبەختانە تا ئێستا عیلاج بە تەواوی وەرەگرێ و بەردەوام چاودێری یەکرێ، بەردەوام پزیشک سەردانیەکە کارمەندەکان سەردانیەکەن و تا ئێستا چاودێری بوردی یەکەین بزانین تەندروستی بەرەوچی ئەڕوات و بەڵام وەکو خەستەخانەکە تەواو ینی پڕپڕە لە نەخۆش. بەشێکی ئەم مشکلەی کە ئێستا ئەم نەخۆشی زۆری کە ئێستا هەمانە ئەوەیە کە خەڵک زۆر پابەت نییە بە ڕێنمایەکانەوە. ئێمە تکار لێکەین، داوا لێکەین کە بەڕاستیە بێ پابەت بن، چکە بەڕاستی ئەم نەخۆشیە ئەگەر بەم شێوەی ئێستا بڕات کارەساتە قەومی لە سلێمانی و لە هەموو کوردستانیشە. سەرتاپای جیهان بەدەست ڤایرۆسێکەوە گیرۆ دەبووە. لە مێژووی مرۆڤایەتیدا چەندین جار نەخۆشی جۆرا و جۆر بڵاو بۆتەوە کە هەر جارە و ناوێکی لێنراوە. ئێستاش کۆرۆنا بووەتە ئەو بەڵایەی کە مرۆڤایەتی بەخۆیەوە سەرقاڵ و گیرۆ دەکردووە. ئەم پیاوە لێپرسراوی تاقیگەی کۆرۆنا لە نەخۆشخانەی شەید تایر عەلیوالی لە سلێمانی دەڵێت ڕێژەکە ڕوو لە زیادبوونە. ئاماژە بەوەش دەکات تا ئێستا لە تاقیگەکاندا بە ڕێژەی پێویست پێداویستیە تەندروستیەکان بەردەستە، بەڵام ئەگەر ڕێژەی توشبوون ڕوو لە زیادبوون بکات لە کۆنتڕۆڵی تەندروستی دەردەچێت و چارەسەریش ئەستەمە بێت. ئێمە لە تاقیگەکەمان کە ئەم تاقیگە تایبەتە بە فاسی کۆرۆنا ڕۆژانە سامپڵێکی زۆرمان بۆیەت لە ناو شاری سلێمانی و لە دەوروبەری شاری سلێمانی شوانێ لە ئەتوانین بڵێم لە منتیقی سلێمانی بە دەوروبەریەوانێ. ئێستا ئێمە ڕۆژانە سامپڵێکی زۆریەت کاتی وا هەیە ڕۆژی وا هەبووە زیاتر لە 500 سامپڵ ڕۆژانە هاتووە فەحسمان کردووە. لە ئێستا ئەتوانین بڵین تاقیگەکەمان لە ئاستێکی زۆر باشە، هەم لە ڕووی مەواد و هەم لە ڕووی ئامێرەوە. بەڵام بێگومان ئەوە ناکە ئێمە بەپێی ئەو ڕێژە زۆرەی کە ڕۆژانە فەحسەکەین و ئەو توژوانەی کەیەتە لامان، ئەو سامپڵانی کەیەتە لامان و ئەکات ئێمە ئەو ئیمکانیەتانی کە لەبەر دەستمانایە بەرەو کۆتایی بڕوا پێویست بەوە کاکە هەوڵی زیاتر برێ بۆ دابینکردنی پێداویستی تر. لەگەڵ تێپەڕینی کات و گرتنەبەری ڕێکارە تەندروستی و ئەمنیەکان تواندرا بەڕادەیەکی بەرچاو کۆنتڕۆڵی ڤایرۆسەکە لە شاری سلێمانی و هەرێمی کوردستان بکرێت، بەڵام لە ئێستادا جارێکی تر بە ڕێژەیەکی زۆر توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا تۆمار کراوە. ڤایرۆسی کۆرۆنا ئەو دوژمنە نادیارەی کە ماوەی چەند مانگێکە سەرتاپای جیهانی بەخۆیەوە سەرقاڵ کردووە و وەکو بۆمبێک نازانێت لە چ کاتێکە بە مرۆڤەکانی ئاتەقێتەوە. هەرێمی کوردستان و سلێمانیش بەدەر نەبووە لەم ڤایرۆسەی کە هەموو جیهانی بەخۆیەوە سەرقاڵ کردووە. ئەم نەخۆشخانەیەش ئێستا پڕیەتی لەو نەخۆشانەی کە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنان. پزیشکان و تەندروستکارانیش ئەوەمان پێڵێن کە تەنیا چارەسەر خۆپارێزیە. پێشڕۆ مەجید، گەلی کوردستان، سلێمانی.